باشە بە پرسیارێک لێکم دەزانێت خەرچی تەختەر بە گشتی بە چێوە خەریکە؟ زیاتر کشت و کاڵیشی کشت و کاڵەکەن تەختە بە عامش ماسی زیاتر ئیشی کشت و کاڵەکەن خەڵکی تەختەق حەوزی ماسی هەیە ینی تەختەق بە ماسی زۆر بەناوبانگە بە هەنجیر ماسی باشە ئەوە میوە مەسەلان گوت کشت و کاڵێک زۆر دەکرێت هەنجیر لێرە زیاترانی تەختەق بە هەنجیر زیاتر بەناوبانگە زۆر باشانی هەنجیر تەختەقی بەناوبانگە بەڵێ بەزەم هەر ماسیەکەم جێ لێ بووە ماسی هەیە هەنجیر هەیە قەیسیان هەیە ئێستا فەسلی قەیسیە زۆر پێم خۆشەوە دەچمە جێیەکیان فەسلی ئەو شتەی بیتنە مستاڵم تاقیب بکەمەوە بیخۆم وەڵە زۆر خۆشە فراولێ نیە فراولێ و زۆر خۆشە باشە مۆتەکەش بە خۆتان دروست دەکەن؟ نانە مۆتەکە لە کۆیۆ دێنن لە کۆیە دێنن یعنی بە هەمووتەی بە عازری دێنن؟ ینی دروست دەکرێت لەوێ ئەمە لێوە دێنین ینی لێوە دێنینە ئێروکانە ئەدیلۆ لێروکانت بە خۆتان دروست ناکەن ئەخرەوە دەبێت کەسێک بێت شارەزایی هەبێت باش لێ بزانێت ئەوانی کۆیە باش درەسان ینی خەرچی کۆیە زیرەک و باشە لەو ئیشەی کۆیش هەر نێزیکە لێوە بەرنامەم کردێ لە کۆی بەرنامەش زۆر جوانمان کرد گوت بە ئەو جارە لە تەختەقی بەرنامەکە باشە بە پرسیارەکە خواردنی کوردەوە لێرە دروست دەکەن مەسەن لە مالی ئەمڕۆ لە مالیان لە ماڵێ بە خۆتان من نازم بینم زۆر لەگەلی نیە ئەو لەوە هەمومان ئەو هاینە گەندەکان یانی خۆش نییە ماخۆم بینم لەگەڵ خوارد وڵە زۆر خۆشە خواردنی کوونەک خواردنی ئێستامی فاست فود و من خۆم زیاتر حەزم لەو فاست فودانە ینی کوردی زۆر ناحەزم کچەکەمان فاست فود خۆرە حەزم لێ کوردی نییە تەبیعەت هەلبستاڵی دەستەکان خۆشبی زۆر فاست دەکەم بەو گەرمایە بەخوای موتەچی دەویست زۆر گەرمە بۆتەکەی خلاص دەکەم و بەردەوام دەم لە پرۆگرامەکەمان دەست خۆشی زۆر فاست دەکەم